شانۆی پانۆرامای نیشتیمانە لە سەنتەری بازاڕی هەڵەبجە لە بەردەم هەوڵاتیان پێشکەش دەکرێت. خاک و ئاڵا و قوربانی گەلی کورد خاڵی دیار و ئامانجێتی کە وەک خۆیان دەڵێن دەیانەوێت هەستی نیشتیمانی بۆ تاکەکان بگێڕنەوە. وی کاریدا هستانه تواتی دفلان کردستان پز بخیم. وی پانورامای دا رول آخه هر واسه سر کرده هر واسه شهید و پیش مرگم داناین دا هستانه تواتی دف ملت کرد زده بید. پیشاندانەوەی وێنەی بەشێک لە سەرکردەکانی شۆڕشە جیاوازەکانی کورد هاوشان لەگەڵ ژمارەیەک مارش و سرودی نەتەوەیی بەشێکی دیکە بوون لە نمایشەکە. پیام و شانیومه پیامێکە و هەستانەتەوەی دەف تۆکی کورد دەف گەنجی کوردی کیم بووی. پیام و شانیومە ئەو بوو کە ئەم ئەوێ هەستانەتەوەی دەف تۆکی کورد زیدە بکەینەوە و چهار محور چهار بابەتی سەرەکی پانۆرامایدا هەبوون. ئەوژی پانۆراما بابەتی بژین شەهید، بابەتی ئاخێ، بابەتی سەرکردە هەروەسا بابەتی ئاڵای ئەف هەر چهار بابەتی سەرەکی خوبەت گرتن و هەستا ئەوان هەستانەتەوەیی یاوان هەر چهار بابەتا ئەم دەف تۆکی کورد زیدە کرد. لە پانۆرامای نیشتیماندا ژمارەیەک لە سەماکارانی کچ بەشدار بوون. ئەوان دەڵێن خاک و نیشتیمان پیرۆزە و بە سەما و پەیامەکانمان ویستمان جارێکی دیکە خۆشەویستی خاک و وڵات لای تاکەکان جێگیر بکەینەوە. gelek spas bu xelkê normal xelkê gelekê mezin û paqij çunku pêşwaziyeka geleka canil me kir û bi zor pê xweşhal bûn û zor tasawira vî karî nekir ku hindek gencê Kurd dişên karekê hûsayê baş hête kirin şilayê wan ve. کۆبوونەوەی فراوانی هاوڵاتیان و هونەرمەندانی هەڵەبجە لە تەنی شانۆکە دەستخۆشیکردن لە ستافی پانۆرامای نیشتیمان بوویە مایەی خۆشحاڵی کاستە شانۆیەکە. گروپ تیپا دوکی هنری ملیه چندین سماکار پکاتینه جکرو کچان و دیسان بجداریا چندین شانوکارین پارزگاه دوکه همان دم موزیک جنن باجر دوکه کو بجداری وی پانورامای کریه پتر جماوی یک مانگه ام خریکی رکخستنا اوی پانورامای نه پلان ما وصابو کو السر است همی پارزگاه سر پرما کردستانه و ام وی پانورامای نشان بدین. چل شانۆکار و سەماکار بەشداری بەرهەمەکەیان کردبوو کە لە ئامادەکردنی تیپی هونەری میلی دۆهۆک بوو بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری دۆهۆک و یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان ئامادەکرا بوو. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.